دوژمنانی ئەم دینە وڵاتەکان باسی مافی ئافرەت دەکەن، باسی مافی مرۆڤ دەکەن، بەڵام ئیحترام و ڕێزی دینەکەی ئێمە ناگرن، ئیحترام و ڕێزی قورئانی پیرۆز ناگرن، ئیحترام و ڕێزی پێغەمبەری خوا ناگرن صلی الله عليه وسلم، و ئەوان ئیحترامی ئێمەی موسڵمان ناگرن، بەڵام باسی مافی مرۆڤ دەکەن. باشە ئێمە مرۆڤ نین؟ ئێمەی موسڵمان مرۆڤ نین؟ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم مرۆڤ نییە؟ بێگومان بەڵێ، بەڵام ئەو قسانە هەمووی درۆیە، هیچ ڕاستی تێدا نییە. ئەوان نە احترامی ئێمە دەگرن وەکو مرۆڤێک، نە احترامی دینەکە و نە هەست و شعوری ئێمە دەگرن. تەماشا دەکەی بە ناوی ئافرەتەوە، بە ناوی مافی ئافرەتەوە زۆرێک لە ئافرەتانی ئێمەیان خراپ کرد، جل و بەرگی شەرم و حەیایان لەبەری ئافرەتێکی زۆر لابرد. کاتە ئەڕۆیتە ناو بازاڕەکان، ئەڕۆیتە ئاهەنگەکان، ئەو کاتە بۆ دەرئەکەوی ئەو خەڵکە، ئەو ئافرەتانە کەمێکی ڕوو لەخوایە، کەمێکی داپۆشراوە، پیاوەکانیشیان نێرەکانیشیان دەنگ ناکەن، خێزانیان سنگ و سەر و قاچ و دەستیان بە دەرەوەیە. لە ڕۆژی قیامەتە خوا محاسبەت دەکات، تۆی نێر محاسبەت دەکری لەسەرەوەی کە خێزانەکە سافیرەیە. ئەمە حەفلەیە و ئەمەیان ئاهەنگە، ئەمەیان نازانم بۆنەیە و دینیش بەو شێوە قورس نییە. خوا دایناوە حیجاب عرف و عادەت نییە، فەرمانی خوای و ئاەتی قورئانی لەسەرە. بۆیە بە ناوی ئازادی ئافرەتەوە جلوبەرگیان لەبەر ئافرەتانی ئێمە لابرد، زۆرێکیان کوا خەڵک 50 ساڵەوە پێش ماوە. بۆیە دیفاعکردن لە دین زۆر گرنگە. خوشکی بەڕێزم، داپۆشینی تۆ، خۆداپۆشینی تۆ، باڵاپۆشی تۆ، لەچکردنی تۆ بێگومان ئاشکراکردنی دینی خوایە، بێگومان دیفاعکردنە لەو دینەی خوا. تەبەڕوج و سافیرەیی تۆش دژایەتیکردنی ئەو دینەی خوایە. جا پێت خۆشە دیفاع لەو دینە بکەی، ئەو دینە سەر بخەی، یا پێت خۆشە ئەو دینە لاوازکەی؟ چونکە دوژمنانی ئەم دینە پێیان خۆشە تۆ بە سافیرەیی ببینن، بەڵام تۆ ئەو ئاواتیان لە گۆڕ بنێ. ئەگەر دڵت بۆم ئیسلامە ژان دەکات، ئەگەر خۆت بە هەڵگری ئەم ئاینە پیرۆزە دەزانی، ئەگەر دەتەوێت ئەم ئاینەی خوا سەرکەوتوو بێ، خۆت داپۆشە، خێزانت داپۆشراو بێبات، کچەکە داپۆشراو بێ، چونکە ئەوە شیعار و دروشمێکی ئەم ئیسلامەیە تۆ دەری دەخەی بۆ دژمنانی خوا، چونکە ئەوان بە لەچک و بە حیجاب و بە باڵاپۆشی کوێر دەبن و کوێرایی بەبان چاویان نادێت، و کاتێکیش کە سافیرەی دەبینن چاویان گەشتر دەبێتەوە دژمنانی ئەم دینە. بۆیە ئەگەر خۆت بە خاوەنی ئەم دینە دەزانی، خۆت داپۆش. وەڵاهی هیچ کەسێک بەقەد ئیسلام حەقی بە ئێوە نەدا خوشکە بە ڕێزەکانم. وەڵاهی ئیسلام فەرمانی بە ئێوە کردو خۆتان داپۆشن بۆ پاراستنی کەرامەت و حەیا و شەرم و ڕێزی ئێوەیە، بۆ پاراستنی شەرم و حەیا و کەرامەت و ڕێزی خانەوادەکەتە، بۆ کەرامەت و ڕێز و حورمەت و پاراستنی دنیا و قیامەتی تۆیە. بۆیە بە قسەی دژمنانی خوا مەکە، بە قسەی ئەوانە مەکە کە دیفاع لە کەسانێک دەکەن کە قورئان دەسووتێنە و سوکاتی بەخوا پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم.